پارەی هەبێ بەهێزە ئەوەی سڵتەی هەبێ بەهێزە ئەوەی چەکی هەبێ بەهێزە شەرتی یەکەم بۆ بەهێزبوون ئەوەیە ملەتت لەگەڵ بێ خودی سڕی ئەو خەڵکە لەگەڵ ئێوە متمانەیە کوڕنیچیوان بۆرەکی گران هەڵگرتووە مەسەلەی 1 ملیۆن دەنگیە زۆر زەحمەت بەدڵێن لای ئەو ئاسانە کا پێمان بڵێ 1 ملیۆن دەنگیە چییە کاقاوی بۆ هی ڤیدیۆ ببینن یە بێت تەحمل ببیت لە پشت ئەم دەرگایە جەنابی کاک نێچیروان بارزانی هەیە ئەو زۆر دەرگای داخراو دەکاتەوە ئێمە ئەم دەرگا بووی دەکەینەوە بزانم ئەو چەند دەرگایتر لە پێش هەیە دوای ئەم هەڵبژاردنە دوای دەنگدان بکاتەوە بە ڕووی خاڵ بە ڕووی لانە سیاسیەکان مەرحەبا سەرچاوە کاک نێچیروان کوی باشم سەلامەت بی سەحەتت باشی وارە تەندروستی سەلامەت بی زۆر مەمنون وەڵڵا خۆم کەشخەم کردوتم بەیانی مقابلەی کاک نێچیروانم هەیە بەس ئەتوو لە من بردەوە ممنون بەخێر بێت زۆرگەنج دەرکەوتی زۆر سپاس زۆر مەمنون وەزت باشە والله الحەمدولله باش ئەدی کی بەهێزە کاک نێچیروان چۆن کی بەهێزە کی لەو هەڵبژاردنانە بەهێزە واضحە پارتی بەهێزە یەکێتی دەڵێ ئێمە بەهێزین اینجا خۆ هەر حزبێک بۆ خۆی دەڵێ ئێمە بەهێزین بەڵام من باڕایی من پرسیارەکە لە من دەکەی من پێما لەو هەڵبژاردنانەش پارتی بەهێزە و بەهێزی یەکەم دەبی پارتی بەهێزە بە پشتیوانی گەلی کوردستان هەموو کوردستانیەکان پێکهاتەکانی کوردستان پارتی کە دەڵێ بەهێزم ئەو بەهێزیەیە کە دەڵێ بەهێزم پشتیوانی ملەتی لەگەڵ ئەمە لە بەرنامەیەکی بەهێزە وتمان ئەوەی پارەی هەبێ بەهێزە ئەوەی سڵتەی هەبێ بەهێزە ئەوەی چەکی هەبێ بەهێزە وتمان خەڵک بەهێزترە کێ بەهێزە ئەگەر خەڵکت نەبی ئەوانی تر هەمووی هیچ نین هەمووی ئەو شەرتی یەکەم بۆ بەهێزبوون ئەوەیە ملەتت لەگەڵ بێ پشت ڕاستین بەوەی کە پارتی ملەتی لەگەڵە پارتی کوردستانیانی لەگەڵە هەموو پێکهاتەکانی کوردستان پشتیوانی پارتی دەکەن دامی پارتی دەکەن ئێمە ئەوە بەهێزی پارتی دەزانین چی وای کردوم خەڵکە هەندە متمانەی بە پارتی هەبێت و هەموو هەڵبژاردنەکان جارە کوتم هەموو حزبەکان لە هەڵبژاردنەکان حەز دەکەم پارتی دەڵێ ئەم هەڵبژاردنە پارتی ئەکەوێ بەڵام هەڵبژاردن دێم پارتی خەڵکە دەستی دەگرێتە بۆ ئەم خەڵکان دەبەوەوە بەسراوە زۆرترینی چۆنە ئەگەر سەیری مێژوو بکەی لە ڕۆژی دامەزراندنی پارتیەوە هەتا ئێستا پارتی بۆ ئەوە دروستراوە یەک ئامانجی هەبووە ئامانجی پارتی کوردستان بووە پارتی وەکو ئامرازێک بووە جەنابی سەرۆک زۆر جارا قسەی کردووە و ئێستاش ئێمە لەسەر ئەو نەهجە بەردەوام پارتی بە ئامراز دەزانین کوردستان بە ئامانج دەزانین لە تاریخی پارتیدا لە ڕۆژی یەکەمەوە هەتا ئێستا لەسەر ئەم ڕێچکەیە ڕۆیشتووە من پێم قووەتی پارتی لەوەدایە قووەتی پارتی لە ملەتەکەدا لە هیچ تر نییە گەلی کوردستان متمانەیان بەم ڕێبازە هەیە متمانەیان بەم حزب هەیە کە دەتوانێت ئەو ئاواتانەی کە خەڵکی کوردستان زۆر پەیماندوو بوون دەتوانێت ئەوە جێبەجێیان بکات ئەنگۆ چۆن سەیری خەڵکەکەن کاک نێچیروان وەکو قیادەی پارتی وەکو نێچیروان محەممەدریس بارزانی وەکو پارتی چۆن سەیر ئەو خەڵکەکەن هەمیشە لە دوای 16 ئۆکتۆبەر زۆر ناخۆش بوو بەڵام هەڵبژاردن بۆ خەڵدەستی پارتی گرت ئەم خەڵکەی کە لە پشتیەوەیە من کەلیمەیەکم نییە بتوانم ئەوە بکەم بەڵام سەربەرزین سەرفرازین باوەڕ بە خوبوونی زۆرمان هەیە لە یەکشت لە ئەویش ئەوەیە کە گەلی کوردستان متمانەیان بە پارتی و بە پارتی هەیە ئەوەیە هێزی و سەرچاوی ئێمە و ئێمە دەمەوێت بڵێم یعنی ئێمە سوپاسیان دەکەین زۆر جار ناحەزان خەونیان بە ئەوە دیوە کە پارتی زعیف دەبێ پارتی لە بین دەچێت بەڵام هەمیشە ئەم ملەتە پشتیوانی پارتی بوون سیرکە وەکو میسال ساڵی 75 تەسەور دەکرێت دوای نەکسەی 75 پارتی تەواو بوو بەڵام جارێکی تر پارتی هەست گەڕایەوە چۆنیش گەڕایەوە زۆر بە قووەتیش گەڕایەوە بە پشتیوانی خەڵک گەڕایەوە مەسەلە سیلاح و ئیمکاناتی مادی نەبوو نە پارە بوو نە هیچ شتێک بوو پشتیوانی گەلی کوردستان بوو متمانەی گەلی کوردستان بوو بە پارتی جارێکی تر پارتی هاتەوە ناو ساحەی مەیدان و هەتا ئێستاش بەردەوام 79 ساڵە بەردەوامە لەسەر ئەمە باوەڕێکی دروست کردووە کاکێ بێدار لە ناو خەڵک کە پارتی دەتوانێت ئەو ئامانجانە تحقیق بکە ئەوانەی کە بەڕاستی گەلی کوردستان ئاواتیانە ئەو پارتی لە دوو گوتت سەڕی قوت هێزی پارتی ئەم خەڵکەیە
کۆدەکە چیەکانی بنی ئەو سەرە چۆن هی کۆدی کۆدی سڕی ئەو خەڵکە لەگەڵ ئێوە متمانەیە بە ڕابردوو، متمانەیە بە ئێستا، متمانەیە بە ئایندە. ئەو متمانەیە کە گەلی کوردستان هەیەوانە بە پارتی ئەوە متمان. ئێمە لەگەڵ خەڵکی خۆمان ڕاستگۆ بووین. ئەوەی پێمان کراوە کردومانە، ئەوەی پێمان نەکراوە پێمان گوتون کە پێمان ناکرێ. من پێم وایە ئەو ڕاستگۆیە لە خەباتی پارتیشدا سەرچاوەیەکی بەهێزی ئەو بیر و باوەرە بووە کە خەڵک ئەو باوەڕیان بە پارتی هەبووە. لەم هەڵبژاردنە زۆر گەرم و کوڕ بووی تێدا ئەم شار و ئەو شارت کرد و خەڵکی ناو بوو ینی مهم ئەم هەڵبژاردنە بوو چی مهمە وتت ئەم هەڵبژاردنە لە هەموو هەڵبژاردنێک گرنگترە سەری هیچ هەڵبژاردنێک نییە گرنگ نەبی بووە گەرم بووی گەرم بووین چونکە من پێم وایە ئەم هەڵبژاردنە سەرەتایەکی نوێ دەست پێ دەکات لە عێراق. سەیفە کۆکە هێویدار لە ساڵی 2005ەوە کە دەستور نووسرا و پەسەند کرا عێراق بە قۆناغی زۆر ناخۆشدا تێپەڕی. بەڵام ئێستای عێراق ئەگەر سەیری بکەین ئێمە دەبینین لە ڕووی ئەمنیەوە وەزعی عێراق باشترە، لە ڕووی اقتصادیەوە تا حدێک وەزعی عێراق باشترە، کەواتە ئێمە تازە دەبێ ئەم هەڵبژاردنانە و دوای ئەم هەڵبژاردنانە ئێمە ناوی بنێن سەرەتایەکی نوێ لە عێراق بۆ جێبەجێکردنی دەستوری عێراق. کوردنیوان بارێکی گران هەڵگرتووە و مەسلەی 1 ملیۆن دەنگیە دڵێت زۆر زەحمەتە بەدڵێن لای ئەو ئاسانە کا پێمان بڵێ 1 ملیۆن دەنگیە چییە؟ خیلی خۆی لە هەموو هەڵبژارنێک خۆ دەبێ هەدەفێک دیاری بکرێت. هەدەفی ئێمە وەکو پارتی ئەوەیە 1 ملیۆن دەنگ بۆ ئەم هەڵبژاردنە پەیدا بکەین. ئاسانە ئەوەندە مستحیلیش نییە. چۆن بۆ ئاسانە؟ ئێمە بە پشتیوانی خەڵک دەبینین ئاسانە. یعنی ئەو گەرمونگوڕی کە ئێمە لە خناو خەڵک دەبینین ئێمە لەسەر ئەو ئەساسە دەڵێن بەڵێ ئاسانە و پارتی حزبی 1 ملیۆن ناکاکەی هێویدار 1 ملیۆن و زیاتریش ئێمە 1 ملیۆن هەر ئەوە بوو کە دەستمان پێ کرد ئێمە کە خەڵکمان بینی ئەو جۆش و خۆشی خەڵک ئێستا تەوەقعاتی ئەمەی تۆزێک بەرزتر بووتە. خەڵکوتی وڵا لە ئاکرێ بۆم وتی مزگەوتێک لێوتی بەخێری ئەو مزگەوتە لە ملیۆنەی زیاترەکەین ئینشەڵڵا زیاتریش دەبی لە 1 ملیۆن زیاتر دەبی ئەوەی ئێمە داوا دەکەین بەخێری ئەو مزگەوتە ئێمە داوا دەکەین لە 1 ملیۆن زیاتر بی. اینجا خەڵات هاو خەڵکەش دەبێ خەڵات بکەن دوای ئەو ملیۆنەکە کە هاتوانە طبعا ئەوەی ئێمە پێمان بکرێ دەیکەین دڵنیا وەکو گوتم ئێمە هەدەفی ئێمە خزمەتکردنە و ئەوەی ئێمە پێمان بکرێ لە خزمەتکردن دەیکەین. کارنیچوان ئەمە دەبێتە دوو هەڵبژاردن هەڵبژاردنی کوردستان وتان خەڵکینەوە دەنگ بە ئێمە بدەن وتیان بە چاوان خستیانە ناو سندوقی دەنگدان ئێستا شڵێن خەڵکینەوە دەنگ بە ئێمە بدەن مهمە خەڵک بە وەفیە وەک جەناب تۆ دەچن دەنگەدەن ئەمە بوو بە دوو هەڵبژاردن لەسەرەوە چ ئەکەم بۆ ئەو خەڵکیان طبیعی ئەو هەڵبژاردنەی پاریش کە ئێمە کردمان هەڵبژاردنێکی گرنگ بوون و ئێمە سپاسی ئەو متمانە و دامی خەڵک دەکەین بۆ پارتی بۆ کوردستان. ئمە هیوادارین وەڵامی ئەو دەنگدانە ئەوە بێ ئێمە دوای ئەم هەڵبژاردنانە تۆزێک بەهێمنی و لەسەرە خوازی کوردستان دیڕاست بکەین و بتوانین حکوومەتێک پێک بێنین لە کەجێی متمانەی هەموو پێکهاتەکانی کوردستان ئێمە ئەوەمان مەبەستە. ئەوم تەسەور دەکەم دوای ئەم هەڵبژاردنانە ڕێگەکە زەحمەت ناوێ ئاسانتر دەبێ ئینشەڵڵا بۆ تەشکیلی ئەو دەڵێن زۆر قورس دەبێ وەڵا قورستر دەباوە مەلافەکان تێکە لە بن و پیاک بێت بە نەرمی دەڵێن ناوینە چیوان بارزانانە بیر بکاتەوە کو فایلەکان لێک جاوکاتەوە و ئەو مێزەی تێک چۆ بینی پارتیوێکیتی مێزێکی تردا بنێت ئێمە ئەوەندە تێک نەچووە خەڵکو زۆر چۆنە خۆی ئەم بابەتەی یەکەتی و پارتی من جارێکی تریش گوتومە کاکە ئێمە ئەو مەرحەلەمان بەجێ هێشتووە کە وەڵ بینی یەکەتی و پارتی ئەوەندە تێک بچێ کە ئێمە نەتوانین چاکی بکەین. ئەم هەڵبژاردنەش دەری مەشاکل هەیە پاشۆی ناڵێم مەشاکل ئێمە دوو حزبی جیاوازین بەڵام لە نەتیجەدا لەگەڵ یەکەتی و لەگەڵ لایەنەکانی تریش نەتیجە ئێمە دەبێ پێکەوە دۆ بنیشین و شتەکان بە گفتوگو لەسەر مێزی گفتوگۆ چارەسەریان بکەین. توت ئاسانە و من ناڵێم ئاسانە دەڵێم ئێمە دەبی وا بکەین بەڵام پێم وانییە مستەحیل بێ. جۆری تر لە هەڵبژاردنەکان وتان کاکە وڵە خەتەرە بەوخوا ئێمە نەبێ شەڕە بێت و ئەوها ئەم جارە شەڕی لە 2010 بیستم لە هەڵبژاردنەکان واسی پرۆژەتان وتمان کردمان
ئێستاش ینی مەدەنیەتی زیاتر بە بانگەشەکەەوە دیار بوو باسی شەڕ نەبوو ترساندن باش. نەبوو کێ پروژە دەکات خەڵکیش تقریبان لەسەر ئەوە متتەفق بوونە سەری خۆی سیرکە ئەگەر ئەوەش نیشانەی چییە؟ نیشانەی ئەوە کە وعی خەڵکی کوردستان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت. ئەگەر ئێمە سەیری تاریخی کوردستان بکەین مەسەن جۆران کە مشکلەیەک دەبوو هەموو دەترسان لەوەی کە شەڕی چەکداری ڕوو بدە. ئێستا کەس لە کوردستان لەوە ناترسێ. مەشاکل هەیە شت هەیە وەکو یەک بیر ناکەینەوە بەڵام کەس فکریش لەوە ناکاتەوە کە پەنا ببا بۆ چەک و ئەمانە. ئەمە نیشانەی ئەوەیە کە وعی خەڵکی کوردستان زیاتر بووە خەڵگەلی کوردستان و وەکو خۆشت گوتت ئەگەر مەوزوع خزمەتگوزاری و کار بخۆ ئێمە قسەیەکمان کردووە لە بانگەشەی هەڵبژاردن گوتمانە کارنامەی ئاوەدانی خەڵکی کوردستان داویەتی باوەڕنامەکەی خەڵکی کوردستان داویەتی بە سەیری کوردستان کەن ئێمە ناڵێن کوردستان هیچ مشکلەی نییە ئێمە ناڵێن ئێمە زۆر شتی گەورەمان کردووە ئەمەش ئێمە ئەوەش ناڵێن چکە یەکەم نقطە ئەوەی کە دەیکا پارتی منەت نییە بۆ خزمەتی خەڵکە سەیری ئێستا سەیری کوردستان کە لە هەموو ڕۆیەکەوە ئەو کوردستانە نییە ئەوەی پێشتر ئەو مەشاکلانەش هەڵ دەبن ئەو کابینەیە دەیەکی تر دەڕوە پێشتر ئەو کابینەیە هەبووە بەڵام ئەم ئستیڕاز بم ئەوها ینی مشکلەکە حەل بێ لە بینی پارتی وەکەتی من کە خەڵک من پێم وایە حەل دەبێت من ئەوە قەناعەت تو بڵێ ینی حەل دەبێت من بەپێی معلومات ئەو قسەیە دەکەم نیە نەک هەر لە هەروانیە باوەڕناکەم ئەوەندە گەورەبی حەل دەبیشە قاوەیەکی نامانە دەیە ئەوە بەرەوە لە فەرمە دوای ئەوە پرسیارەکەم ئەدی دەچنەوە بەغدا چ دەکەن ئەوە باو کات دوای قاوەکە فەرمە بافرچیت ئەو قاوەکەش نەهات بەڵێ ئێستا دێت ڤیدار کە قاوێ بۆ هی ڤیدۆر ببینێن یە بێت تەحەمل دەبیت سپاسینە دەست خۆش سپاس پێش ئەو ناوبڕەباسی ئەومان کردەوە دوو جارە خەڵ دەچێت دەنگەدا بەرچاوڕوونیەک نییە ڕاستی ئەم عێراقە تێک ئەچێت ئەوەدان دەبێت کورد ئەمجار بچنەوە بەغدا چوون بەرگیری مەسەلەن خەڵکی پارەدار هەیە خەڵکی موچەخۆر هەیە خەڵکی ئەوەی دەوێت ئایندەی بەرچاوی ڕوون بێتن لە عێراق فەرمو قاوە دوای ئەم هەڵبژاردنەوە وەزعی عێراق چۆن دەبێتن تێک دەچێت یان باش دەبێت و کورد چی دەکات لەوێ خۆی ئەگە سیرکەین سیاسەتی نێودەوڵەتی وڵاتانی نێودەوڵەتی ئەو سیاسەتەی کە بەڕەسمی هەیەە دەیانەوێ هەرێمێکی کوردستانی بە قووەتی سەقامگیر لە چوارچێوەی عێراقدا حتا ئێستا ئەوەی ئێمە دەبینین پشتیوانی بۆ عێراق هەیە کە لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی وەزعی خۆیەوە ببێتە سەقامگیر ببێت و گەشە بکات ئەمە دەولیەن ئەم شتە لەسەر عێراقەیە ئیخۆ لە نەتیجەدا بە پێی جۆغرافیاش ئەگەر حسابکە ئێمە لە ناو وڵاتێک دەژین هەتا ئێستاش لە ناو وڵاتێک دەژین پێی دەڵێن عێراق ئیخۆ ئێمە دەبێت سیاست لە بەغدا بکەین لەکوێ بکەین یعنی ئێمە مەسەن زۆر جار کە من ئەو قسەم کردووە دەمەوێت تکراری بکەم زۆر جار گوتومە بەغدا عمقی ئستراتیجی کوردستانە و بەڕاستیمە ئەو قسەیە یعنی نەک ئەوەیە بە قەناعەتەوە ئەو قسەیە دەکەین ئێمە دەبێت لە نەتیجە دەبێت حلێک بدۆزینەوە لەگەڵ بەغدا بۆ هەموو ئەم مەشاکلانە زانی پرسیارەکە ئەوەیە ئایا دەیانەوێت عێراق گەشە بکات ئایا دەیانەوێت لە ڕووی سیاسی و عێراق ئیستقراری هەبێ کلیلی حلی ئەم مشکلەیە ئەوەیە یەکەم ئەوەیە کە دەبێت لەگەڵ کورد بگەنە نەتیجە بەغدا حلی ڕێگەی تری نییە ئەوواقلی تو زۆر سەردانی بەغداکە ئەوواقلیەتە هەیە لە بەغدا من بە بەردەوام پێیان دەڵێن بە بەردەوام دەمەوێت بە جددی پێیان بڵێم لەوەی کە پشتگوێ خستنی حلی مەشاکلی بینی بەغدا و هەولێر سەر ئێشەیەکە بۆ هەموو عێراق لە سەر ئێشەش گەورەترە بەڵام ئەگەر تۆزێک لە بەغدا بە عاقڵانە بیر بکەنەوە بە حەلی مشکلە لەگەڵ هەرێمی کوردستان عێراق دەکەوێتە قۆناغێکی زۆر پێشکەوتوتر هەرێمی کوردستان تازە لەوە دەرچووە
بیانەوێ یان ناحەزان کەسێک بیاوێ بڵێ وەڵام من دەستخەڵاتەکانی هەرێمی کوردستان زەوت دەکەم یان ناهێڵم هەرێم ئێمە لەو مەرحەلەیە دەرچوین لەو مەرحەلە کوردستان لەو مەرحەلە بە هەموو شتێک بە پشتگیرین بە ملەتی خۆمان لەسەر هەموو شتێک پشتگیرین پشتگەرمین بە مەسەلەی دەستوری عێراق پشتگەرمین بە وڵاتانی دەرەوە و هێزەکانی دەرەوە ئەمانە هەمووی حتا هێزەکانی ناوچە کوردستان ئەو مەرحەلەی بەجێهێشت بۆ عێراق بە تایبەتی بۆ ئەوانەی کە ئێستا حکم لە عێراق دەکەن لە ڕووی سیاسیەوە ئەگەر بە دیقەت سەیری وەزعی عێراق بکەن کێشەکانی خۆیان لەگەڵ هەرێمی کوردستان ئەو کێشانەی کە هەیە بە دایۆلۆگ حەل بکەن هەرێمی کوردستان دەکەوێتە و عێراق دەکەوێتە قۆناغێکی زۆر باش من باسی بەغداد کرد من لە سەفەرەکانی خۆم زۆر جار بۆ بەغداد پێم گوتومە ئێوە کە سەیری هەرێم دەکەن پێتان وایە هەرێمی کوردستان ئەو تەسەڕفاتەی کە دەیکات نەک فدرالی نییە بەشکم لە وەکو وڵاتێکی سەربەخۆ تەسەڕف دەکەن بەڵام ئەوەی کە ئێوە دەبینین لە بەغدا تەسەڕفاتی ئێوە لەگەڵ هەرێمی کوردستان یعنی لە هەموو شتێک دەچێت بەس لە فدرالی ناچێت کاکەوەرن بۆ دانیشین لەسەر مێزێک باید لەگەڵ یەکتر قسە بکەین حەلی وەسات چییە؟ حەلی وەسات بۆ ئەوەی کورد هەم عێراق استقرار بکات و هەم خێری هەموو گەلانی عێراقی تێداوی بە کورد و ئەم هەڵبژاردنە ساچنەوە بەغدا تۆ پێت وایە باشتر ببێ من تەسەوور دەکەم باشتر دەبێت لەگەڵ کێ تەحالفەکە مالیکی سوودانی بەخوا من پێم جەماعەتێکی تر هەزار چۆنە هێشتا زووە چونکە ئەوە نەتیجەی هەڵبژاردن ئەوە دەردەخواتن و پێم ئێمە بەرچاوڕوونیمان بەو شکلە ئێستا نییە چونکە هەڵبژاردن خۆی زۆر مفاجئاتی تێدا ملیۆن دەنگ داهێنەکە زیاتر دەین باز هەر بۆسی ملیۆن من گوتومە کاکە ملیۆنێک و زیاتر اینجا بەڵێ ئێمە بە قووەتەوە بە پشتیوانی گەلی کوردستان بە قووەتەوە دەچینە بەغدا و وازە بەرچاویشمان ڕوونە ئەم 4 ساڵە هی هەڵبژاردن دەبێت شتێکی وا بکەین کە بەڕاستی دەستوری عێراق جێبەجێ بکرێتن ئەو کێشە سیاسیانە من باس مثالێکی دوو مەسەلەن شێوەی تەعاملی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان سیرکە لەسەر مەسەلەی مالی دارایی لە وەکو کورد دەڵێ لە دوکانی هیچ عەتارێکدا نییە ئەوەندە مەرکەزیە ئەوەندە لە هیچ سیستەمێکی فدرالی ئەو شتە نییە کاک پێیان ناڵێ کاکە اینجا ئەوەیە ئەخر دەبێت ئەو شوێنەی کە ئێمە بۆی دەچین ئەم جارە ئێمە بۆی دەچین دەبێت ئەمە بۆ هەموو هێزە کوردستانیەکە هەمویان دەبێت یەکەم شت ئەمە بێ چۆن ئەمە عیلاج بکرێ قوانینی عێراقی یەکجار زۆر مەرکەزین قوانینی زمانی سەدامن قوانینی پێش سەدامیشن ئەمانە دەبێت بگۆڕدرێن چونکە سیستەمی عێراق هەمووی گۆڕاوە سیستەمی عێراق معلومە ئێمە وڵاتێکمان هەیە دەڵێن فدرالیە دەبێت بە پێی ئەو فدرالیەتە قوانین و شتەکانیشی بگۆڕدرێن هێزە کوردستانەکان هەرێک بە تەکسیەک دەچێتەوە و بەغدان سواری پاسێک دەبن دەچن بەخۆ سواری پاس نەبن هەمویان زەرەر دەکەن هەمومان زەرەر دەکەین ئێمە دەبێت سەرەڕای هەرچی مەشاکلی کە هەشمانە لێرە لە ناو خۆمان ئێمە دەبێت هەوڵ بدەین لەسەر شتە ئەساسیەکان کە پەیوەندیان بە هەموو هەرێمی کوردستانەوە هەیە خیتابێکی موحدمان هەبێت لە بەختان هەیە پارتی پلان هەیە بۆ ئەمە 100% پلانمان هەیە 100% ئەوە هەوڵی سەرەکی ئێمە دەبی بۆ دروستکردنی کۆدەنگیەک لە بینی هەموو هێزە کوردستانێک کانیشمان جنابەت پەیوەندیە لەگەڵ ئەمریکا لەگەڵ خەلیج لەگەڵ تورکیا لەگەڵ سووریای ئەحمەد شەرع لەگەڵ ئێران لەگەڵ دار و بەر پەیوەندیت هەیە هەموو چی ئەڵێن لە سەربازەی کوردستان پشتگیری هەیە هیچ شتێکی گەشتبین هەیە 100% پشتگیری بۆ هەرێمی کوردستان سیاسەت من پێم گوتی لە پێشتر قسە سیاسەتی هەموو ئەو وڵاتانەی کە جەنابەت باست کرد هەرێمێکی بەهێز لە چوارچێوەی عێراقێکی فدرالی دیموکراتی زانی ئەمە تایتڵەکەی ئەوەیە باسی ئەوە دەکەی بەڵێ پشتگیری بۆ هەرێم هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا وەکو دۆست گلەیش لە ئێمە دەکەن گلەی دەکەن ئێوە بۆەوە تا ئێستا حکوومەت تەشکیل ناکەن ئێوە بۆ یعنی ئەو گلەیەوە طبیعیە هەیە هەرێمی کوردستان ممکنە لە زۆر ڕوویەوە مەشاکلی هەبی بەڵام
ئێمە پێمان وە لەسەر ڕێچکەیەکی دروست دەڕوە ئەو ڕێچکەیە مهمە من ئایندەی هەرێمی کوردستان بە باش دەبینم نەک بەخراپ باش دەبینم تەیدی نێودەوڵەتیمان هەیە تەیدی ئیقلیمیمان هەیە هەرێمی کوردستان تازە بۆتە واقعی هیچ دەرگاکی داخراوی قفلی تند لە کوردستان هەیە نەکرێتەوە لە بینی پارتی وێکەتی ناوەڵ هیچ دەرگایەک کلیلەکان لایتوان کلەکان لای من نین بەڵام هیچ دەرگایەکیش نییە کە بە قفل کراوی بمینێتەوە و قەت من پێم وانییە شتیوان نییە ئێمە وەزعی زۆر خراپتریشمان هەبووە پێشتر قسەمان کردووە لەگەڵ یەکتر دانیشتوین دوای ئەوە حەلیشمان بۆ مەشاکلەکانمان دۆزیوەتەوە ئێستاش هەروە دەکەین کاکەویدار کاکنجوان لە کۆنگرەی چواردەی پارتی لە پێڕەو پرۆگرامەکە هاتووە پارتی لەگەڵ هەبوونی ئۆپۆزیسیۆنێکی بەهێزە لە کوردستان وەڵڵا کە سەیری ئۆپۆزیسیۆن دەکەون ئەتوانن بڵێن فەقیرە وەزیان خراپە خۆ لەبەر ئێمە نییە وەزعیان خراپە وەزعیان خراپە خۆیان وان بەڵام مەسەلەی مەبدەئی ئۆپۆزیسیۆن بەڵ ئێمە پێمان وایە سەیرکە ئێمە پێمان وایە ئۆپۆزیسیۆن باشە بۆ ئەوەی مراقبەی ئەدای حکوومەت بکات لەو چارچەوەیە بەڵام ئۆپۆزیسیۆنێک ئەوە بیتن هەر بە تەما بیتن کەی فرسەت وەربگری بۆ ئەوەی شتەکان تێک داد ئەو ئۆپۆزیسیۆن نییە من هەندێک لەو برادرانە ئۆپۆزیسیۆن دەیانگوت ئێمە ئۆپۆزیسیۆنین بە شتە باشەکانتان دەڵێن باش بە شتە خراپەکانیش ئێمە ڕخنەی لێ دەگرین و داوای چاکسازی دەکەین ئەوە ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆنی سەلامەت ئۆپۆزیسیۆن کە لە یعنی یەک نقطەی مشتەرەکی هەبێ ئەویش مەسلحەتی هەرێمی کوردستان بێ وەڵڵاهی ئۆپۆزیسیۆن ئێمە ئەو ئۆپۆزیسیۆنەمان زۆر پێخۆشە زۆریش باشە ئەو ئۆپۆزیسیۆنە هەبێ بەڵام لەسەر یەک نقطەی جەوهەری ڕێککەون خەتی سوور هەرێمی کوردستان بێ دەستحاڵەتەکانی هەرێمی کوردستان بێ ئایندەی هەرێمی کوردستان بێ ئەمانە ئەگەر هەر ئۆپۆزیسیۆنێک ئەمەوە بێ وەکوتر لە خوار ئەوەوە نەقدی حکوومەت دەکاتن یان مەسەلەن دەیەوێ شتەکان باشتر بن زۆر قبول ناکە کەس نەقدی بکات ئاخروان یان ئەوە بە مطلق بە و مطلقیە نییە پارتی قبول ناکە بۆ قبولی ناکە بۆ پەرلەمانمان هەبووە زۆر نەقدیشی کردووە زۆر شتیشیان کردو ئێستا ئۆپۆزیسیۆن ئەو هەر لەم هەڵبژاردنانە سەیرکە ئەوانەی ئۆپۆزیسیۆن چناو قسەیەک دەکەن ئێمە یەک جار قسەیەکمان کردووە ئەو ماوەیە سەفەرێکی تورکیات کرد و ئاسمانی سلێمانیت کردەوە ئەمە بەرامبەر چی بوو لەگەڵ سەرۆکی تورکیا بەڕێز ڕەجەب تایب ئەردوغان وەڵا بەرامبەر هیچ نەبوو من پێم گوتم جەنابی سەرۆک ئێستا من پێماوە ماوەیەکی دوور و درێژە ینی ئەم مەسەلەیە ئەمە بۆ خەڵکی ئەو شارە مهمە گرنگە و ئەگەر جەنابەت هێستا من هاتووم کە پێت بڵێم وەختی ئەوە هاتووە کە جەنابەت ئەمریکای ئەو ئاسمانە بکرێتەوە و هەڕەسەن قبولی کردو گوتی تەلەفۆنم بۆ بینن و وڵا تەلەفۆنیان بینە طبعا زۆر بە سوپاسەوە بۆ من ئەوە بڵێم سوپاسی لطفی جەنابیان دەکەم وەکو سەر و کۆماری تورکیا ئەو لطفەی کە هەی بوو گوتی تەلەفۆنەکەم بۆ بێنن ڕەسەن لەگەڵ وەزیرێک نازم لەگەڵ کێ قسەی کرد و زۆر دڵخۆشیش بووم بەوەی کە بە عەمەلیش کرایەوە و گوتمان ئەگەر گەشتەکان لە سلەیمانی کەمن لە ئاسمانی سلەیمانی کە من ئێمە پێی ناڕەحەت دەبین چونکە ئێمە یەک ئاسمان هەیە ئەویش ئاسمانی کوردستانە جاو کوردستانە هەولێرە سلەیمانیە زاخۆیە بۆ ئێمە یەکە پێی ناڕەحەت دەبین و هەوڵی خۆشمانیش داوە ئەوە یەکەم جاریش نییە بۆ پێت بڵێم پێشتریش هەوڵمان داوە لەسەر ئەو بابەت هیچ بەرامبەر هەرەوە ئێمە لەگەڵ کاکنەچیروان بوو ئێمە لە کولین کاکنیشمان لەو هەڵبژاردنە بەڕێز و کاک مەسرور پێکەوە دەرکەوتن و لەسەر ستێج و جاری تریش وا بوو تۆ وەکو ئامۆزای یەکتر تەعاملەکەنیان وەکو برادەر و ڕەفیق و ئێمە جاری یەکەم شت ئێمە پێکەوە گەورە بووین وەکو لە خزمەتی و ئەوەش ئێمە ئامۆزاینە بەڵام وەکو ڕەفیقیش ئێمە ڕەفیقیشین و هەردووکیشمان خزمەتکارین زانەی و هەردووکیشمان لە ژێر سایەی جەنابی سەرۆک بارزانانی هەردووکیشمان خزمەتکاری ئەو ملەتین و ئەوەی پێمان بکرێ هەر یەکەمان لە شوێنی خۆی دەیکات ئەو هەڵبژاردنانەش زۆر باسی جەنابی سەرۆکت کرد زۆر پێ متعلقی خۆ کاکە وایە جەنابی سەرۆک بەنسبەت ئێمە خۆ من لە قسەکانی خۆشم چەند جارم ئیشارەتم پێداوە بەنسبەت ئێمە مەرجەعە سەرۆکە هەموو شتێکە و ئەوەی کە
لە 91ەوە لە 92ەوە بەردی بناغەی ئەوەی کە ئێستا لە کوردستان هەیە جەنابی سەرۆک دایناوە ئاسان نەبوو. هەڵبژاردنە. یەکەم کەس بوو داوای کرد کێشەکانی کوردستان بە هەڵبژاردن دەبێ یەکلا بکرێنەوە و هەمیشەش هانی ئێمەی داوە بۆ ئەوەی خزمەتی زیاتر بکەین. ئەو دەستکەوتانەی لە دەستور بۆ کورد چەسپاوە باوەڕت هەبێ بێمەبالغە ئەگەر شخصی خۆی لەوێ نەبووایە ئەو شتانە نەدەکرد زۆریش زەحمەت دەبوو زۆر ئەوەی لە دەستوریش دەهاتوە لە نەتیجەی پێداگریەکی زۆری. من نامەوێ ڕۆڵی خەڵکی تر بە نادیدە بگرم بەڵام ڕۆڵی جەنابی سەرۆک بارزانی لەو مەسەلانەدا یەکلا کراوە بوو. ئاوەدانی کوردستان ئەو شتێک کە ئێستا لە کوردستان دەبینی خۆ ئێمەمانان لە ژێر فەرمانی ئەو ئەم ئیشەمان کردووە و هەمیشەش مهتەم بە بەوەی جادە لەکوێ دروست دەکرێ ئاو لەکوێ پرۆژەی ئاو دروست دەکرێت کە هەرەبا چیلات یعنی بەردەوام لەوانە فرسەت پێ دەدەنەوە کوڕدا و ڕیکلامێک بۆ حەزبی خۆش بکەی بۆ پارتی ڕقەمەکەی بە خەڵکی ئاڵی میلیۆنەکەی مسوگەر بکەین بارێکی زۆر بدەنێ بەڵێ ئەگەر ئەو ئیجازەم بدەنێ من داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم ڕۆژی 11 هەمویان بەرەو سندوقی دەنگدان و دەنگ بۆ لیستی 275 پارتی بدەن. بە پارتیش دەڵێم یەک دەنگیش بۆ ئێمە زۆرە ئیحمالی یەک نەفەریش مەکەن هەمووتان لە ڕۆژی دەنگدان لەسەر سندوقی دەنگدان ئامادە بە. زۆر خۆشحاڵ زۆر سپاسیش بۆ جەنابەت زۆر مەمنون.